هێشتاش کارەساتی مرۆیی پەنابەرانی سەر سنوورەکانی بیلاڕووسیا و پۆڵەندا درێژەی هەیە و پێدەچێت لە کارەساتێکی مرۆییەوە بەرەو قەیرانێکی سیاسی و سەربازی لە نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا و پەیمانی ناتۆ لەلایەک و رووسیا و بیلاڕووسیا لەلایەکی دیکەوە هەنگاو بنێت. لە بەیانیەوە بەردەوە شەرم بەزەوەی تۆ ڕاستەیە. ئاخر ئەو ئامەیە. لە کاتێکدا هەزاران کۆچبەر کە زۆرینەیان کوردن و لەسەر سنوورەکانی بیلاڕووسیا لە ناوچەیەکی ساردا گیریان خواردووە بە هیوای پەڕینەوەیان بەرەو سنوورەکانی پۆڵەندا. هاوکات وڵاتانی پەیوەست بەو کارەساتە مرۆییە یەکتر تۆمەتبار دەکەن بە دروستکردنی قەیران و بەکارهێنانی دۆسەی کۆچبەران وەک فشاری سیاسی. ئەنگێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا ڕایگەیان خۆستنەوەی دۆخی پەنابەران و بەکارهێنانیان لەسەر سنوورەکان کارێکی قوبوڵ نەکراوە و داواشی لە ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا کردووە لە بەرامبەر بەکارهێنانی پەنابەران لەلایەن بیلاڕووسیاوە هەنگاو بنێت. هایکۆ ماس وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیان پشتیوانی سەپاندنی سزای نوێ دەکەن بەسەر بیلاڕووسیا و ئەلێکساندەر لۆکاشینکۆ سەرۆکی ئەو وڵاتەشی تۆمەتبار کرد بەوەی بە مەبەست پەنابەران ڕەوانەی سەر سنوورەکان دەکات. ئەمەش لە کاتێکدا یەکێتی ئەوروپا لە سەروبەندی دانانی پلانێکدایە بۆ سەپاندنی سزای زیاتر بەسەر بیلاڕووسیادا. پێشتر ماتوش مۆرافسکی سەرۆکوەزیرانی پۆڵەندا بەڕوونی سەرۆکی رووسیای تۆمەتبار کردبەوەی لە پشت دروستکردنی قەیرانەکەوەیە. لە بەرامبەرشدا کرملن لە زاری دمیتری بیسکۆف وتەبێژی سەرۆکایەتی رووسیا تۆمەتەکانی ڕەت کردەوە و ڕایگەیان لێدوانەکان بەرپرسیارن و جێی قوبوڵکردن نییە. لە دوایین گۆڕانکاریەکانیشدا ئاژانسەکانی هەواڵی رووسیا لە زاری وەزارەتی بەرگریە وڵاتەوە بڵاویان کردەوە دوو فڕۆکەی رووسی بەسەر ئاسمانی بیلاڕووسیادا سوڕاونەتەوە لە چوارچەوەی تاقیکردنەوەی ئەو سیستمە بەرگریە موشەکیەی لە نێوان هەردوو وڵاتی بیلاڕووسیا و رووسیادا بوونی هەیە. لای خۆشیەوە ڕێکخراوی نەتەوەی گورتووەکان دۆخی پەنابەرانی بە بەدەر لە توانە وەسف کرد. چاودێرانی دۆخەکە پێیان وایە پشتی کارەساتەکە لە قەیرانی پەنابەرانی گیر خوارد و لەسەر سنوورەکان گەورەترە و ترسی ئەوە لە ئارادەیە کە پەنابەرانی بێتاوان لەو دۆخە سەختە مرۆیی تێیدا دەژین ببنە قوربانی ململانەیەکی جیهانی گەورە لە نێوان هەریەکە لە وڵاتانی ناتۆ و رووسیا. بەتایبەت کە لە خراپی بەختی پەنابەران ئەو ناوچەی تێیدا گیریان خواردووە ناوچێکی ئەستیاری نێوان ئەو ململانێ جیهانیەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا و دوای بڵاوبوونەوەی وێنە و گرتەی ڤیدۆی پەنابەرانی سەر سنووری بیلاڕووسیا و پۆڵەندا قەیرانی ئەو پەنابەرانە کە زۆرینیان لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە زیاتر تەقیەوە. بەتایبەت دوای ئەوەی چەند حاڵەتێکی مردن بەهۆی سەرماوە ڕوویاندا.